حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 3 ساڵ لە تووشی قەیرانێکی قوڵی دارایی ئابووری هاتووە و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تاوانەکانی خۆکوشتن و کوشتن و بێکاری گەنجان لە زیادبوونە و هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بێبەش نەبوونە لە زۆربوونی تاوانەکان و بێکاری گەنجەکان. وڵە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە پلانێک بۆ دامەزراندنیان دابنێن ئەوانەی کە بڕوانامان هەیە بەڕاستیدا بەپێی کەوانەیە کە دەرچوونە مەتەڵەن کە هەیە 5 ساڵە دەرچووە ئێستا دەرچووە دەبێ ئەوانەی کە پێشتر کە کۆن ئەوان لە پێشتوانیدا مەسرێنن. کۆمەلگای کوردی ئێستا تاوان زۆر بووە، هۆکاریشی زۆرن. ئەگەر تەماشای بکەین قەیرانی دارایی یەک لە خاڵە سەرەکیەکانەکە بووتە هۆی پەرتەوازەبوونی کۆمەلگە بە تایبەتیش لە ناوچنی گەنجان و ئەو کەسانێکە کە خێزانە پێکێناوە. بۆ نمونە هەر کەسێک لەوانەیە کە لایەنێکی دارایی هەبێتن مەعاشێکی هەبێتن ئەوەش وای کردو کە مەعاش ئەگەر نێت یان ئەگەر نیو موچە و ڕبع موچە بێتن وای کردێت کە ئەو کێشەی بشتە ناو خودی خێزانەکان پەرتەوازە بکاتن کێشەی بنێتەوە. ئەگەر توێژەرێکی کۆمەڵایەتیش ئاماژە بەوە دەکات بێکاری گەنجان و زۆربوونی تاوانەکان بە مەترسی دەزانێت و داوا لەلایەنە سیاسیەکان دەکات چارەسەرێکی جددی بۆم باردۆخە بدۆزنەوە. هەبوونی قەیرانی ئابووری، هەبوونی کێشەیەکی سیاسی، سەرای هەندێش هەبوونی شەڕێکی لەگە داعش، چونکە شەڕ بەخۆی خۆراکێکی ئادەمیزادی مرۆڤیش دەخوات و خۆراکێکی باشی ئابووریش دەخوات و داهاتی مادیەکانیش دەخوات. هەڵبەتە ئەمە تووشی ئەو سێ کێشەیە بینە، هەڵبەتە دەبوونی لاوازبوونی چالاکی ئابووری دەبێت، ئەو لاوازبوونی چالاکی ئابووری دەبێتە هۆی بەڵاوبوونەوەی بێکاری و بەڵاوبوونەوەش بێکاری وەکی کورد گوتنی شەڕ لە بەتاڵی باشترە. بەڵاوبوونەوەی بێکاری وا لێ دەکات زیاتر لە دڵتەنگی پەیدا دەبێت و حکوومەتی هەرێمی کوردستان 2 بۆ 3 ساڵ بەدەست چەندین کێشەی گرفتی ناخۆیەوە دەناڵێنێت و ئەمە ژوای کردووە سەدان پرۆژە لە کار بخرێنت و بە هەزاران گەنج بێکار بن و کاریان بەدەست نەکەوێت. لە هاوڵاتیانی قەزای بەردەڕەش هۆکاری دروستبوونی تاوانەکان و بێکاری گەنجان بێ پلانی حکوومەت دەگەڕێنەوە. داوا لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش دەکەن کۆبوونەوەیکی جددی بکرێت و کۆتایی بەم بارودۆخە قەیرانەوانی بهێنرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بەردەڕەش.